یەکێک لە بابەتەکانی کە ئەمڕۆ سانە باسی لێواکەین بابەتی تەندروستیە لە شاری چەمچەمە. جا ئەمانەیە بزانین بارودۆخی تەندروستی لەو شارە چۆنە و ئەو پێداویستانەی کە هەیە چین و ئەو کەم و کوڕیانەی کە هەن دووبارە ئەوانە چین و چۆن بتوانن لەو شارەیە خزمەت بە هاوڵاتیان بکەن. گرفتیە بزانین نەخۆشخانەیان هەیە سانە، بزانین گرفتی کارمەند و کە چۆنەڵی هێزی دەستیان هەیە کە کەم و کوڕیان هەبێ و ئەو چالاکیانە یاخود ئەو خزمەتانەی کە لە نەخۆشخانەکانی چەمچەماڵاکرێت و نەخۆشخانش لە چەمچەماڵە بەرەو تەواوبوون ڕۆشتون کە یەکێکیان لەلایەن سەرمایەدارێکی نیشتیمانی کوردەوە دروست کراوە، یەکێکیشیان لەلایەن حکوومەتی عێراق. باسی ئەمانش هەر هەمویان ئەکەینسانە لەگەڵ میوانەکەمانە. جا ئەمڕۆ خۆی ئێمە باز لە تەندروستی شاری چەمچەماڵەکەین، بەڵام میوانەکەمان لە کەرکووکۆ لەگەڵبانە بێساش. کاک شەریف ڕەحیم جێگیری بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ کە لە کەرکووکەوە لەگەڵمانەیە. کاک شەریف بانی و باش و سڵاوت لێبێ، هیوادارم کە زۆر باش بیت. ئەمە یەکەم پرسیاربەوە دەست پێ بکەم، دوو نەخۆشخانەتان وەرگرتووە، یەکەمیان لەلایەن حکوومەتی عێراقەوە دروست کراوە، دووەمیشان لەلایەن سەرمایەدارێکی کوردەوە. ئەم دوو نەخۆشخانەیە بەکوێ گەیشتون، کارەکانی تەواو بووە و لەلایەن ئێوەشەوە وەرگیراوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ تەوەرەکەتان. بەڵێ لە سنووری بەڕێوەبەرەتی تەندروستی چەمچەماڵە دوو نەخۆشخانەمان بۆ دروست کراوە. یەک لەو نەخۆشخانە لەلایەن سەرمایەدارێکی نیشتیمانیەوە کاک جەماڵی حاجی عەلی نەخۆشخانەیەکی مۆدێرن 150 تەختەیی بۆ دروست کردوین بە گوژمەی 12 ملیۆن دۆلار. بە خستنەگەڕی ئەم نەخۆشخانەیە ئەتوانین بڵێن کەرتی تەندروستی پێشکەوتنێکی باش بەخۆیەوە ئەبینێت. دیارە لە ڕابردووە نەخۆشخانەیەکی مۆدێرن لە سنووری چەمچەماڵە نەبووە. ئەو نەخۆشخانانش کە بوونی هەبووە مێژەکانیان دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 70 ساڵەکانی 80. ئەمەش ئاستەنگی زۆر بۆ دروست کردوین. بەڵام خۆشبەختانە کاک جەماڵی حاجی عەلی درکی بەوە کرد ئەم نەخۆشخانەیە بۆ چەمچەماڵ زەرورەتێکی خۆی هەیە. بە هەمانگی لەگەڵ برای زۆر بەڕێزم کاک دکتۆر نورەدین و لە ڕابردووشە کاک دکتۆر فەرهاد هەستاین هەمانگیەکمان دروست کردووە. ڕۆڵی کاک دکتۆر سەباخش گرنگ بوو لەم باسەدا. ئێستاکە ئەو پرۆژەیە 175 چۆتە پێشەوە و بە وەکوتم بە تەواوکردنی ئەتوانین قۆناغێکی باش سەحی چەمچەماڵ ببژێتەوە. بەڵام لیشتای نەشەرن ئەم خەستخانەیە هەم پێویستی بە پێداویستی پزیشکی و کەلوپەلەیەوە لە هەمان کاتە پێویستی بە کارمەندی تەندروستیە بتوانین لەو نەخۆشخانە دەست بەکار بن. بەو پێی کە بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ ماوەی 10 ساڵە دامەزراندنیە و ساڵانەش ڕێژێکی کارمەندخانە نشینەبێ ئامەش گفتێکی بۆ دروست کردین. بەڵام سەردانی بەڕێز وەزیری تەندروستیمان کردووە بە هەمانگی لەگەڵ بەڕێز کاک دکتۆر سەباحە بەڵێن ئەوەی پێداوین کە نسبەیەکی کارمەندمان بۆ دابمەزرێنەوە بۆ نەخۆشخانەیە و هەروەها کەلوپەلی بۆ دابین بکرێت. و لە ڕوویەکی کەشەوە ئەو نەخۆشخانەی مناڵانە بە هەمانگی لەگەڵ حکوومەتی ناوەندا خەستخانەیەکی مناڵانی بۆ دروست کردوین بە گوژمەی ملیارێک و 250 ملیۆن دینار. دیارە نەخۆشخانەی مناڵان لە ئێستا لە بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵانە و هەروەها لە پاڵ ئەمەشا هەمانگیەکمان دروست کردووە بای ملیارە دینار کەلوپەلمان بۆ بکڕن بۆ نەخۆشخانەکەمان. دیارە بەکردنەوەی نەخۆشخانەیەکی مناڵان و نەخۆشخانەیەکی 150 تەختەیی کەرتی تەندروستی بژانێکی باش بەخۆی بنێ ئەتوانین بڵێن خەڵکی شارەکە سودمەدە بنتیایە. باشە کاک شەریف باستان لەوە کرد کە کێشەی کەمی کارمەندتان هەیە. بێگومان ئەو بڕیاری کە بۆ خانەنشین بوونی کارمەندان بوو بێگومان کەرتی تەندروستیشی گرتوێتەوە ڕەنگە ئەمە زەرری با کەمی کارمەند گەیاند بێت لە نەخۆشخانەکاندا. بەڵام دەبینین لە بنکە تەندروستیەکاندا بە تایبەتی زۆرێک لە دەرچوان بە خۆبەخشی کار دەکەن. ئایا ئەمە ئەو کێشە و گرفتانەی کەمی کارمەندی کەم نەکردوێتەوە یاخود بە ئەمەش بە دەرفەتێ بزانم بپرسم کە ئایا هیچ ئومێدێکیان هەیە کە دامەزراندنیان بۆ بکرێ؟ بڵێ دیارە ئێمە لە ڕابردوودا 1500 کارمانمان هەبووە کاربەندی پیشەی بە هەموو پیشە جیاوازەکانی. بەڵام بەهۆی ئەوەی کە دامەزراندن نەبووە و بە تایبەتیش لەم دوایانە 3 ماوەلی پێکەوە خانەنشین بوو ئەمە وای کرد ئاستەنگێکمان بۆ دروست بکە. بەڵام خۆشبەختانە
ڕێژێکی باش کارمەند لە سنوورەکەمانە کارمەندی خۆبەخش درکیان بەوە کرد کە بۆ شایەک لە کەرتی تەندروستیەوە لە هەمان کاتیشدا بە ئومێدی دامەزراندنەوە 1970 کارمەندی خۆبەخش لە سێکتەرەکانی تەندروستیە لە سەردەمی پێش کۆرۆناوە خزمەت بە شارەکەی ئێماکرد بەڵام ئێستا ئەو ڕێژەیە دابەزیوە بۆ 356 کەس بە ئومێدیەوەی دابمەزرێن بەڵام ئێمە نەیشارینەوە ئەگەر هەمانگی ئەو کارمەندە خۆبەخشانە و دەستگیری ئەوان نەبووایە ڕەنگە کەرتی تەندروستی لە چەمچەماڵ و ئەتوانم بڵێم باقی شارەکانی کەش ئاستەنگی زۆر گەورەی بۆ دروست ببووایە ئەوان ئەرکیان لەسەر شانە بەڵام مافیان نییە بەداخەوە هیچ بڕەموچەیەک وەرناگرن بۆ ساڵانێکە خزمەتەکەن لە کەرتی تەندروستیا لە سێکتەرە جیاوازەکانە مەسئولێتێکی زۆر گەورە لەسەریانە ئومێدمان وایە کە ئەم جارە بۆ نەخۆشخانەی کاک جەماڵی حاج عەلی یا ئەو نەخۆشخانەی منداڵانی کە لە بەردەستایە چەند بەڵێنمان پێدراوە لەلایەنی بەڕێز وەزیری تەندروستیەوە سەردانی قەزای چەمچەماڵی کرد بەڵێنەوەی پێداین کە ڕێژێکی کارمەند بۆ ئەو نەخۆشخانەیە دابمەزرێنێ بەدڵنیایی ئەگەر بێت و لەو کارمەندانە دامەزرێندنیان نەکەوێتە بەردەست و تاعینیان نەکەن ڕەنگە ئەو نەخۆشخانەیەش بەداخەوە بەدەبتی نەخۆشخانەی منداڵانی شۆڕش بچێت. باش کاک شەریف ئەگەر پێم بڵێ لە ساڵێکە چەند نەشتەرگەری ئەنجامەیەن و چەند هاوڵاتی ڕووتان تێکات و ئەو نەشتەرگەریانی کە ئەکرێچین لە چەمچەماڵە یعنی ئەگەر مەسەلەن یەکێک نەخۆش بێت تا چه حدێک ئێوە ئەتوانن کە خزمەتی نەخۆشەکان بکەن و پێویست نەکا بچێتە شارە گەورەکانی وەکو سلێمانی بێ هەولێر بێ یاخود کەرکووک بێ. بەڵێ دەست خۆش بێت دیارە چەمچەماڵ جیاوازە لە ئەتوانم بڵێم تاکە قەزایە لەسەر ئاستی هەرێمی کوردستان جیاوازیەکی تایە لەگەڵ شوێنەکانی کا خۆشبەختانە ئێمە ئەرکێکی زۆرمان خسۆتە سەر پزیشک و کارمەندەکانی خۆمان وەکوتم لە هەرێمی کوردستانە بە بڕیارێکی وەزارەتی تەندروستی ئەمەلیات نەشتەرگەری بۆتە سیستەمی سیمی پراوێت واتە نیمچە ئەنی نیمچە تایبەت کەواتە ئەگەر نەشتەرگەریەک بۆ هاوڵاتیەک بکرێ بۆ نمونە نرخەکەی ملیۆن لێدنارە بێ 500,000 تێچۆکی بکەوێتە ئەستۆی هاوڵاتی بەڵام ئێمە ئەو مەسئولیاتەمان خسەتە ئەستۆی خۆمان و هاو پیشەکانمان لە کەرتی تەندروستیا ماندوو کردووە هیلا کردووە درکیان بەوە کردووە کە خەڵکی چەمچەماڵ ڕاگوێزراوی دیاتەکان خەڵکانێکی کەم درامەتن کە سوکاری ئەنفال و کە سوکاری شەیتانێ بۆیە نەشتەرگەری لە چەمچەماڵە بە بەلاشەکرێ من ئەگەر داتایە بە جەنابەت ڕابگەێنم ئاماری ساڵی ڕابردووم لایە 9600 نەشتەرگەری گەورە و بچووک ئەنجام درراوە بەدەر لەوەش لە ئەمە هەمووی بێ بەرامبەر مناڵبوون 9000 نەشتەرگەریە بەبێ بەرابرە بەڵێ ئەمە هەمووی بێ بەرامبەرە بەدەر لەمەش ئێمە وەکوتم نەخۆشخانەی مناڵبوونمانەیە دیارە نەخۆشخانەی مناڵبوونیشە بە هەماشەوە لە تقریبا 3000 مناڵ لەدایک بووە لەم 1800 مناڵی بە نەشتەرگەری لەدایک بووە ئێمەش هەر لەو حاڵەتەشە هەر نەشتەرگەریەکان بەبێ بەرامبەرە دیارە نەتیجەی ئەمەش کە نەتیجەی ئەمەش پێداویستی پزیشکی دەرمانی پزیشکی ڕێژێکی زۆر لە نەخۆشخانەکانمانە سەرفە بێت بۆیە بڵێ لای ئێمە خۆشبەختانە ئێمە توانیمانە هاوسەنگیەک ڕاگرین لە بینی کارمەندەکانمان و لە بینی ئەوە کە بتوانین هاوڵاتیانەکە شتێکیان بۆکەین بتوانین خزمەتێنانی کەم بە هاوڵاتیانی شارێکی خۆمان بگەین. کاک شەریف باست لە بەکارهێنانی دەرمان کرد هیچ گرروپ گرفتێکتان هەیە لا کەمیدا و دەرمان و هەروە و ئامێرانی کە پێویستە بۆ نەخۆشەکان؟ بەڵێ ئێمە بەداخەوە دیارە قەیرانی دارایی و ئەم زروفەی هاتنی داعش وای کردکەوە قەیرانی دارایی فعلەن دروست ببێت قەینانی دەرمانیش بۆ ئێمە دروست ببێت دیارە ئێمەش بە دەرنیمان لە سەرجەم سێکتەرەکانی کە بەڵام ئەوە نییە پەکمان کەوت بێت و نەتوانین گرفت بۆ نەخۆشەکانمان دروست بێت بەڵام ئەگەر بین بەراوردێکی بکەین بە ساڵەکانی ڕابردوو وەکو ساڵەکانی ڕابردوو نابێت بە تایبەت دەرمانی مزمینە لە ئێستاکە کەمە. من پێم خۆش بوو هەم بۆ ئیزافەیە بۆ کار و چالاکیەکانی چەمچەماڵ بەڕاستەکەی خۆتان دەزانن ماوەی 10 ساڵێکە دامەزراندن لە سنووری بەڕێوەبەرایەتیانە و قەیرانی داراییش تا سنوورێک ئاستەنگی دروست کردووە. کاک شەریف ویستم پرسیاری ئەوە لێ بکەم کە لە ئێستایا دوو نەخۆشخانە کارەکانیان بەرەو تەواو بوون ئەڕوا و ئێوەش هەر ئەو ستافەیە کە چەند ساڵە لە بەردەستانایەوە ئەو کارمەندە ئازیزانن یاخودە و کارمەندە ماندوونە ناسانن چی ئەکەن پلانتان چییە بۆ ئەوەی کە بتوانن ینی تۆ نەخۆشخانەیە گوەرەگریت حتمما
پێویستە بە کارمەندی تریشە بە پێویستە بە پەرستارە بە پزیشکە و لەم لا شۆ حکوومەتی چت بۆ تاعین ناکات و بۆ دانامەزرێنە پلانتان چییە لەگەڵ ئەو کار و چالاکی و خزمەت گوزاریانەی کاییکەنیانی قرس نابێت بۆتان بەڵێ دیارە ئێمە من دەستی هاو و پیشەکانمە گوشم و ئەو کارمەندە خۆبەخشانەی کە لە سێکتەرەکانی تەندروستی بەڕێوەبەراتی تەندروستیدا کار دەکەن بەڕاستەکەی ئەوان ئەو هەماهنگگی و ئەو ڕوحی تەعاونیە ئەو ڕوحی هاوکاریە لە نێوانمان هەیە هەر پزیشکێک کارمەندێک دەتوانم بڵم سەر ڕای ئەرکەکەی خۆی چەندین ئەرکی کەمانداوە بەسەریا بۆ ئەوی کە کارەکانیان نەوەستە ئێمە بەدەر لەو دوو نەخۆشخانە کە لە ئێستا لە بەردەستمانێ ئەتوانم بڵێم دامەزراوی تەندروستی لە چەمچەماڵە دامەزراوێکی پتەوە لەسەر ئاستی پارێزگاکان ئێمە سنتەرەکانمان هەیە بۆ نمونە من ویستم ئاماژە بەوە بدەم هەر بە هەماهنگگی ئەو برادرانە ئەو کارمەندە تەندروستیانە ئەو پزیشکە بەڕێزانە ئێمە توانیمانە لەم قەیرانی دارایە چەندین بەشی نوێ بکەینەوە بۆ نمونەی من لە ڕابردووە لە ماوەیە 2 ساڵە نەبووە بەڕاستەکەی هۆبەی پزیشکی داد لە چەمچەماڵە نەبووی مەتوانیمانە بیکەینەوە سنتەری گورچیلەی دەستکرد نەبووە کە ئاماری ساڵی ڕابردوو 3000 هاوڵاتی خستلی گورچیلەی بۆ کراوە تاقیگەی ناوەندی لە چەمچەماڵە نەبووە ئێمە تاقیگەیەکی ناوەندیمان کردوێتەوە لە ئێستاکە ئەو تاقیگەیە بەس ئاماری ئەو نەخۆشانەی ئەو پشکنانەی کە ئەنجام درراوە بۆ ئەو هاوڵاتیانی کە سەردانیان کردووە 485,000 پشکنی ئەنجام درراوە دوو مەڵبەندی لاوەکیمان کردووە بۆ مەڵبەندێکی سەرەکی هۆبەی خودش نەبووە لە ڕابردووە کردومانەتەوە چەندین سنتەری کە لە چەمچەماڵە لە ڕابردووە نەبوو توانیمانە لەم دوایانە بتوانین بیکەن سنتەریدان بە هەماشەوە توانیمانە بیکەینەوە بیخێنە خزمەتی هاوڵاتیان ئەمەش بەچی کراوە دامەزراندن نەبووە یەک کارمەندمان بۆ دانەمەزراوە تەنها توانیمانە ئەو کارمەندانی خۆمان چەندین ئەرک بدەینە سەریانە بۆی کە بتوانین ئەو هاوڵاتیانی کە ڕۆمانتیەکەن بتوان خزمەتێکیان پێ بکەین و توانیشمانە سیستەمی بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ لە ئاستی پارێزگاکانە بتوانێت خزمەت بە هاوڵاتیانی خۆی بکات. باشە کاک شەریف هەڵە نەبم لە چەمچەماڵ نۆ ناحیە ڕەنگە بەڕێستان زانیاری باشترتان لابێ لەو بارەیەوە ئایا دانیشتوانی ئەم ناحیانە سەرجەمیان بنکەی تەندروستیان تێدا یاخود بۆ گرفتە تەندروستیەکانیان دێنە چەمچەماڵ؟ بەڵێ دەستخۆش بە دیارە ڕوبەری چەمچەماڵ ڕوبەرێکی فراوانی 146 پارێزگای سلێمانی پێکدێنێ و ڕێژەی دانیشتوانەکەی سەروی 310,000 هاوڵاتیە ئەمە نسبەیەکی زۆر زۆرە چەمچەماڵ 9 ناحیە لە خۆی دەگرێت دیارە ئەم 9 ناحیە 6یان سەر بە قایمقامێتی قەزای چەمچەماڵێ 3یان لە ناحیەکانیش مباشرە لەبین کەرکووک و قایمقامێتی قەزام چەمچەماڵە ئێمە 3 نەخۆشخانەی فەرمیمانەیە بە شێوەی 24 ساعتی کار دەکات 9 مەڵبەندی 12 مەڵبەندی تەندروستیمانەیە کە بە 6 لەم مەڵبەندە تەندروستیانە بە شێوەی 24 کاتژمێری کار دەکات 9 کلینیک و سنتەرمانەیە و 14 بنکەی تەندروستیمانەیە لە دیەکانی دەوروبەری ناحیەکانە کار دەکەن بە شێوەی 24 کاتژمێری. باش کاک شەریف لە زۆربەی ناوچەکان گرفتی ئەوە هەیە کە نەخۆشخانەی ئەهلی زۆرە لە شارە گەورەکان بەتایبەت جامێ بزانم لە چەمچەماڵ نەخۆشخانەی ئەهلی بوونی هەیە ئەگەر هەبێ ینی ئەو گرفتانی هاوڵاتیتان چارەسەر کردووە کە ڕوو لە نەخۆشخانە حکومیەکان بکە لەوێ خزمەت گوزاریەکانی هەبێت و پێویست نەکا بچێ بۆ نەخۆشخانەی ئەهلی وەکو خۆش ئاماژە پێکرد ناوچەی چەمچەماڵ ناوچەیەکی فەقیر و هەژارن یعنی هەمووی کە سوکاری ئەنفال کرا و ئەمانن کە پێویستە خزمەت بکرێن. بەڵێ دیارە وەکو ئاماژەم پێدا ئەهمیەتی قایمقامێتی قەزای چەمچەماڵ لەبەرەوەی ئەکەوێتە نێوان دوو پارێزگا و لە هەماش کاتیشە لەگەڵ کەلار کفری و لە ئەکەوێتە کۆیە تەقتەق بۆیە ڕوویەکی استراتیژیە فعلا ئێمە حەدەس و ڕداوەکان زۆر زۆرە لە ئێمە و ڕووبەرێکی فراوانیش ئێمە کارەکەین لەسەری گرفت و کێشەکان زۆرە و نسبەی هاوڵاتیەکان فعلا زۆرە لە سنووری بەڕێوەبەراتیەکەمانە بەڵام خۆشبەختانە ئێمە توانیمانە 3 نەخۆشخانەمانەیە لە ئێستاکە بە شێوەی 24 کاتژمێری و سنتەرێکی فریاکەوتنمانەیە ئەم سنتەری فریاکەوتنە بە شێوەی 24 ساعتی پزیشکایە کارەکە ئێمە چەند ڕێکارێکی کەشمان گردێتە بەر بۆ ئەوەی کەوا هاوڵاتیان کەمترین ئیشیان بکەوێتە نەخۆشخان ئەهلیەکان دیارە سنتەر هەیە فعلا یەک نەخۆشخانەی ئەهلی لە سنووری بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵە هەیە بەڵام ئێمە چیمان کردەوە بۆ نمونە لە سنتەری فریاکەوتنە هەندێک جار ئەمە بووە بە حکمی قەیرانی دارایی و نەهاتنی موچە ئێمە بەشی پێشوازیمان داناوە لە سنتەری فریاکەوتنە و لە هەمان کاتە ئێمە ئاماژەم بۆ تاقیگە مەرکەزیە داوە خۆی تا سەعات 1-2 داوامەکەن بەڵام ئێمە هەستاوین بەشی گەوەرانمان بۆیان کردێتەوە ئیستیشاری تا سەعات 12 شەو پشکنین ئەکرێ بە شتێکی ڕەمزی بۆ هاوڵاتیان بەشی چارەسەری سروشتیمانە بە هەمان شێوە
بەشی استشاری ئێوارانمان بۆیان کردوەوە بۆیە نەخۆشخانەکانمان وە کردوێتەوە چی لە ناحیەی شۆڕش خۆتە نەزان ڕێژەی دانیشتوانەکەی سەری 700,000 هاوڵاتی تایە و ئێمە لە ناحیەتێکی کاکەمە نەخۆشخانەی 24 کاتژمێری تایە بۆیە وامان کردووە هاوڵاتیان درکمان بۆ کردووە خەڵکانێکی کەم درآمد کە سوکاری شەید کە سوکاری ئەنفال لە سنوورەکە ئێمە بوونی هەیە بۆی کەمترین تێچوو بکەوێتە سەریان سەردانی نەخۆشخانەکان ئێمە بکەن بە شتێکی ڕەمزی بۆیە بە هەمانگی و ئەو کارمەندانە توانیمانە لەگەڵ برای بەڕێزم کاک نوورەدین ئەم هەمانگیە دروست بکەین کەمترین مەصرف بکەوێتە سەر هاوڵاتیانی شارەکەمان. دەستان خۆش بێ باشە تۆزێک باسی دەرمانە کرد بەڵام بایەسە بە تەفاسیل باسی بابەتی دەرمان بکەین. ڕێژەی دەرمان بەکارهێنان لە شاری چەمچەماڵ و لە نەخۆشخانەکەت ئێوەیە بۆ پێی کە وەکو جەنابەت باست کرد کە ئەو هەموو سەردانی کەرەتانە بێت و ئەو هەموو خزمەت گوزاریەتانەیە حتمما بڕێکی پێویستیش بڕێکی زۆریش پێویستان بە دەرمانە. کەمی دەرمان یاخود گرفتی دەرمانتان هەیە لە شاری چەمچەماڵەوە ئەگەر هەتان بێ چۆنە چارەسەری ئەم کێشەیەکەن؟ دیارە ئێمە حەسەی خۆمان ئەوەی کە ئەکەوێتە سەر بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی دیارم بەشێکی لە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی خۆشبەختانە ئێمە حەسەی خۆمانمان پێدن بەڵام ئەم کەمی دەرمانە ئەگەر بەراوردێکین بە 10 ساڵ پێشەی سۆ ساڵەکانی ڕابردوو شتێکی گشتگیرە بۆ هەموو بەڕێوەبەراتیە گشتەکانە بۆ هەموو بەڕێوەبەراتیەکانە دیارە بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵیش لێی بەدەرنیە ئێمە ڕەنگە لە هەندێک جێت و کەم و زۆر هاوکاری بکەین لە ڕووی دەرمانەوە بەڵام ئەمەش ئەوە ناکات بتوانێت تەختیەی شارەکە بکە. خۆشبەختانە لە ئێستاکە ئەتوانم بڵێم نسبەی دەرمان بەو ئەندازەیە خراپ نییە بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە ساڵەکانی پێشوو فعلەن وەک ئەو ساڵانە نابێت. لە ئێستاە گرفتی دەرمان ئەوەی کە من درکم پێکرد بێت بەشێکی دەرمانی مزمینەیە کە کەمە و پێداویستی پزیشکی بەو پێی کە ئێمە وتمان نەشتەرگەری بە بەلاشەکەین و زۆربەی ئێمە سنتەر و کلین کوشتەکانمان بە شێوەی 24 ساعتی کارەکە ڕەنگە کەمێکیش گرفتی پێداویستی پزیشکیمانە بێ عادەتەن پێداویستی پزیشکی و دەرمان نەتیجەی ئەوە سەرفەبێت کە زۆرترین مراجع سەردانی نەخۆشخانەکانمان بکەن. من داتایەکی ساڵی ڕابردوو بە جەنابتان ڕابگەێنم 265,000 هاوڵاتی بەس سەردانی سێکتەرەکانی تەندروستی کردو بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. دیارە ئەمەش نسبەیەکی زۆرە. بەڵێ باش باسی ئەوە کرد کە ڕەنگە کێشەی بڵین مەوادی پزیشکیشتان هەبێنجا ئەمێ بۆمان ڕوون بکەیتەوە یعنی ئەم چارەسەری ئەمانە لەکوێوە ئاکەن ئێوە یان لە ڕێگەی شخصی خۆتانەوە وەکو جێگری بەڕێوبەر وەکو بەڕێوبەری گشتی یاخود نەخێر ئەو حسەیی کە هەتانە لە شارەکانی ترەوە داوای ئەکەن یعنی حکوومەتی عێراقی چاوکاریەکتانەکە لەم لایەنەوە؟ حکوومەتی عێراقی لە ڕابردووە جێ خۆیەتی من ئاماژەی پێدم لە سەردەمی کۆرۆنا بەحەقەت هەمانگمان بوو هاوکارمان بوو بەڵام ئێستاکە ئێمە لە حاڵەتی کەمی دەرمانە دیارە ئێمە کوتمان بەشێکی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی داوا لە برای بەڕێزمان کاک دکتۆر سەباحەکەین هەماهەنگمانە هاوکارمانە ئەو کاتانی کە بزانین لە ئاستی پێویستان نییە دەرمان بە تاکید ئێمە ناچارین بگەڕنەوە بۆ مەرجعی خۆمان بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی دەرمان لەواکە وەرگین لە حەدی خۆی زیاتر کە ئەوانش درک بەواکەن کە چەمچەماڵ ڕێژەی دانیشتوانەکەی زۆرە بۆیە کارشەری کێشەکانمان نەتوانین لەواکەوە بە هەمانگی دروستی بکەین. واتە گەر پێویستان بە ماوەدێکی تەندروستی بێ هانا بۆ سلێمانی دێنن یاخود بۆ پیکەوە لە کەرکووکەوە نزیکن ئایا تەنها حکوومەتی هەرم هاوکاریتان نەکات و یاخود وەکو کۆسار ئاماژەی پێ حکوومەتی عێراقی هاوکاری تەکا بۆ پێیکە وەکو وتم کە لە کەرکووکەوە نزیکن؟ بەڵێ دیارە کەرکووک لە ڕووی دەرمانەوە ئێمە نسبەیە دەرمان هەیە بەعام بۆ سەرجەم بۆ وزارەتی تەندروستی دێت پێمایە 125 شتانەیە ئەم نسبەیە بۆ هەموو فەرمانگاکان بە شێوەیەکی گشتی دێت دیارە ئێمەش بێبەش نیمان لەو ڕێژە دەرمانەی کە بۆمان دێ بەڵام ئەوە دێت هەر شارێک بەپێی نەخۆشخانە و مەڵبەند و ڕێژەی دانیشتوانەکەی تۆز ئەکرێ بەسەریانە ئێمەش بە دەرنیمان لەو ڕێژەیە بەڵام دابش کراوە ئێمە کۆگای هەرێمەیە لە سلێمانی ئێمە ئەو قسەی کە بۆمان دابین کراوە ئەتوانین لەواکە وەرگین ئەو نسبەی کە بۆ بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ دابین کراوە. بەڵێ لە ڕابردووە هەبووە لە ڕابردووە لە کاتە سەختەکانە هەبووە بەڕاستێکی ئێمە ڕەنگە لە سەردەمی کۆرۆنا زیاتر چکە ئەوە بوو هەموو سێکتەرەکان وەستاتەنها تەندروستیە بوو ئەو کاتە ئێمە لە لایانی خەڵکانی خێرخوازەوە من پێشم خۆشە دوایگە دەرفەت ببێ ئاماژە بەوە دەم کە دەستی خێرخواز زۆر گرنگ بوو تەنها نەک لە دەرمانە
لە دروستکردنی بینا لە پێداویستی دابینکردنی ئامێر و پێداویستی پزیشکیە لەلایەن خەڵکی شارەکەمانەوە بەڕاستە بەشێک لە گرفتەکان دەرمان کۆڵەکەی ئەساسی ناودی تەندروستیە بەڵام ئەگەر دەرمانیش بێ بینا نەبێ تاکید گرفتانی ئەگەر بینا هەبێ و دەرمانیش هەبێ ئامێری پزیشکی و هەندێک ڕێکار هەبێ بۆ خزمەتی هاوڵاتیان نەتوان بخێنە بەردەست دیسان گرفتمان بۆ دروستەکە من پێم خۆش ئەگەر بارم بدەن ئێمە بەڕاستی خەڵکی چۆنچەمال خەڵکیکی باش بەس بە کورتی ئەگەر بکرێ کاک شەریفیان لە بەرەوەی کاتی بەرنامەکەمان تەواو بووە ئەگەر بکرێ بە کورتی باسی بکەین زۆر باش ئێمە مەڵبەندێکمانەیە مەڵبەندێکی سەرەکی مەڵبەندی خۆپاراستن دیارە کار و چالاکیەکانی 12 تیمان دروست کردەوە بۆ ڕێخستنەوەی ناو بازار تەنانەت 180 تن خۆراکی ماوە بەسەرچوو دەستیان بەسەرا گردووە و دوو نقطەمان لێ لە بانی مەقان نزیکەی 680 تن ماوە بە خواردنی نەشیا و کەویسیانە بێ بۆ کوردستان گەڕانومانەوە ئەو مەڵبەندە تەندروستیە کە چاودێری بازار ڕکات ئێمە لە بینای مزگەوتە دیارە لە خانوادەیەکی بەڕێز شەید عەلی ئەسکەری و بینایان بۆمان دابین کردەوە بەڕێوەبەراتی تەندروستی چەمچەماڵ لەلایەنی خێرخوازێکەوە بۆمان دروست کراوە دو ساڵ پێش لە کریا بوون ئێستا بەڕێوەبەراتیەکەمانی تایە جا بۆیە لە ڕابردووشە بینای عومەر خەلیفە هەر لەلایەنی کەسێکی خێرخواز و وەستا سەباح و بینایەکیان بۆمان دابین کرد بۆ سەردەمی کۆرۆنا بۆی دەستی خێرخواز کەمپینە دروست کرا کەمپینی گەڕانەوە بۆ ژیان کۆمەڵی ئامێر و پێداویستی پزیشکی لەلایەن ئەو کەمپینە کەسانی ڕۆژنامە نووس مامۆستای ئاینی تقریبا حدودی 6 دەفتەر دۆلار ئێمە توانیمان کۆمەڵێک پێداویستی پزیشکی و ئامێر بۆ خزمەتی بەڕێوەبەراتەکە لە ئێستا لە بەردەستمانەوە ماتوانین بەکاری بێنین بەڵێ دەستی ئەوانیش خۆش بوو ئێمەش دەستخۆشییانێکین کە توانیوە هاوکاری هاوڵاتیان بکەن سپاس بۆ شەریف ڕەحیم جێگری بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵ کە لە کەرکووکەوە لەگەڵمانە بوو سپاس بۆ تۆ